دووبارە ساڵتان هەبێت ئازان و خۆشەویستانمان لە وڵاتی تورکیا کۆڕبەندی گەنجانە لەوێ ڕێکخراوە بزانین چەند بەشداروەیەکی کوردیش لەوێ بەشدار و هاوکات پەیامنێری خۆشمان کاک ئیدریس محەممەد لەو کۆڕبەندی گەنجانەدا بەشداری کردووە. کاک ئیدریس سڵاوی خوا لەبێت لە شوێ لە چ شارێکە کاک ئیدریس سڵاوی خوا لەبێت کاک دانا ژەڵێ بزانە لە چ شارێکە و باز لەو کۆڕبەندی گەنجانە ماوەکەی بزانین چییە و باسی چی دەکەن لەوێ. سڵاوی خوای گەورە لە ئێوەی بەڕێز ساڵ لە کاکدانا و هاوکارانی بەڕێزتان. هەڵبەتە ئەم کۆڕبەندە بەناونیشانە عەرەبیەکەی المنتەقە الدولي الخامس للشباب پێنجەمین کۆڕبەندی گەنجانە کە لە وڵاتی تورکیا بەڕێوە دەچێت. ئەم کۆڕبەندە دەستەی زانایانی فەلەستین پێوە هەستاون کە ئەمە پێنجەمین کۆڕبەندە کە لە سل وڵاتی جیاوازەوە خەڵک بۆی هاتووە و خەڵکە بانکێش کراوە و لە شوێنە کۆکراونەتەوە ئەوەی کە بەشدارە و ئامادە بووە 400 کەسە 250 لە خانمانن 250 لە برایانن گەنجانی کوڕ و 150 لە کچانن کە شوێن و ئیدارەدان و شی تایبەت بە خۆیان هەیە. بەڵام کۆی گشتی ئەوانەی بەشدارن لە پێنجەمین کۆڕبەندی نێودەوڵەتی گەنجان 400 کەسن کە خۆشبەختانە ئەمڕۆ دێمین ڕۆژە وا بڕیارە ڕۆژ بەردەوام پێش لە چواری ئەم مانگەوە ئێمە دەستمان پێکرد تاوەکو 21 مانگ بەردەوام دەبێت هەرچەندە ئێمە چەند ڕۆژێک بەر لە کات و وادەی خۆی لە شوێنەکە ئامادە بووین بۆ هەندێک کاری ئیداری و ڕێکاری ئیداری. خۆشبەختانە یعنی ئەو کۆڕبەندە ئەو چەند ڕۆژێکەوە بەڕێوە شۆ بە شێوەیەکی زۆر سەرکەوتوانەوە بە شێوەیەکی زۆر باش کارەکانی خۆی ڕای کردووە. کاک ئیدریس ئەو کۆڕبەندە بەو ژمارە زۆری گەنجانەوە لە سەرتاسەری جیهانەوە کە ڕووی تێکردووە باز لە چیەکانی ناوەڕۆکی کۆڕبەندەکە تەورە گرنگەکان باز لە چیەکە ڕووناکی خراوەتە سەر چ بابەتێک وە ئەوەندە ڕۆژی پێچێ ئایا دوجار ئەم کۆڕبەندە ئەوێ بگا بە چ شتێک؟ بەڵێ کاکدانا ئەم پێنجەمین کۆڕبەندی گەنجانە لەژێر ئەم دروشمە دەستی بەکارەکان کردووە الشەباب صناعة التەأثیر گەنجان و کارکردن بە شێوەیەکی کاریگەر چۆن ئێمە بتوانین بە شێوەیەکی کاریگەر لە کۆمەلگاکەمان کار بکەین. هەڵبەتە ئەوانەی کەوا بانک کراون لە هەر وڵاتێک کەسانی نخۆبوونەوە کەسانی هەڵبژێردراو بوون لە وڵاتەکانی خۆیان لە هەر ئەو وڵاتێکەوە نوێنەر هەیە لەم کۆڕبەندە کەسانێکی دیاریکراون و هەڵبەتە کەسانێکی زۆر زیاتر لەم ژمارەیە ناویان پێشکەش کردبوو بەڵامی تر ئەو ژمارەیان لێ هەڵبژات. لەبارەی ناوەڕۆکی کۆڕبەندەکەوە هەموو جۆرەکان یاخود هەموو سێکتەرەکان لە خۆ دەگرێت هەر لە کاری بانکخوازی و داعویەوە هەر لە ڕووی ئیعلامی و ڕاگەیاندنەوەکەوە هەر یەک لەو بابەتانە مامۆستای تایبەت بەخۆی هەیە و کەسانی شارەزا و فوتبۆر دێن جگە لەوەی کە بەچەند چەند کاتژمێرێک مامۆستاکە تایبەت دەکەن بەوەی کەوا سیمینار پێشکەش بکەن بە بەشدار بووان. دوای ئەوە زیاد لە کاتژمێرێکیش دەدەن بە کاری هەم بەیەکەوەی و هەمیش کاری کردداری بە کردار کۆمەڵێک ڕێکار و ڕێنمایی هەیە و بە کردار هەموو ڕۆژێک ئەم کردارانە ئەنجام دەدەین. بۆ نمونە مامۆستایەک هەیە کە لە بواری ڕاگەیاندن کە دوێنێ میوانمان بوو جگە لەوەی لە سەرەتادا کۆمەڵێک سیمینار و دەست و دەوری زۆر کاریگەر و گرنگ بۆی باس کردین. دواتریش ئێمە دابەشکراین بەسەر 5 گروپی جیاواز. ئەم 5 گروپە ئیتر 5 پرسیاری زۆر تایبەت لەبارەی ڕاگەیاندنەوە چۆنێتی کاریگەربوونی ڕاگەیاندن درا بە بەشداربووان. ئیتر هەر یەک لەو گروپانە کە گروپی تایبەت بە خۆیان بوون کۆمەڵێک خاڵ کۆمەڵێک ڕوئیای ئەو گەنجانێکەوە بەشدار بوون یاخود لەم گروپەدا هەبوون خرانە ڕوو. دواتر هەر لە ناو هۆڵەکە لە سەر مەسرحەکە هەموو ئەو گەنجانە ئەو 5 گروپە نوێنەرەکانیان یاخود سەرۆکەکانیان لەسەر مەسرحەکە ڕادەوەستان ویتر ئەوەی کە باسییان کردووە ئەوەی کە بە وردی ئاماژیان پێکردو و نووسیویانە
ئیتر بۆ ئامادەبوانیان دەخستە ڕوو و دواتریش ئەم بەشی ئیدارەی ئەم کۆڕبەندە هەموو ئەمانە دەکاتەوە فایلێک بۆی کە بتوان سوودیان لێ وەربگرن لە داهاتووە کاریان لەسەر بکەن بۆ ئەو گەنجانەیەکەوە دەگەڕێنەوە وڵاتەکەی خۆیان. چەند وڵاتەوە تێدا بەشداریان کردو گەنجان؟ وڵا پرسیارەکە پرسیاریام کرد لە چەند وڵاتەوە چەند وڵات تێدا بەشدارن گەنجانی چەند وڵات لەو کۆڕبەندەدا بەشدارن؟ کاک دانیال وەکو باسم کرد 400 گەنج لەم کۆڕبەندە بەشدارە لە چل وڵاتی جیاوازەوە لە چل کلتوری جیاوازەوە ینی دەمەوێت ئاماژە بۆ بکەم ینی جگە لەوەی کە بەشدارن لە کۆڕبەندەکە و ڕۆژێکی تایبەت دیاری کراوە خۆیەوە هەر نەتەوەیەک هەر کەسێکە لە هەر وڵاتێکەوەیە بتوانێت نەتەوەکەی خۆی بپۆشێ و بەسەر مەسەحەکە نمایشی بەرجی نەتەوەکەی خۆی بکە. ئەمە وەکو لایەنێک لایەنێکیان هەیەکەوە هەموو شەوێک بە زۆرێک لە زۆرەکان کاتدراوە بە نوێنەری ئەو وڵاتانە کەەوە شانۆگەریەک ئەنجام بدەن بۆەوەی کە نوێنەرایەتی ڕاستەقینەی وڵاتەکەی خۆیان بکەن. بۆ نمونە ئێمە کە وەکو کورد لە ئەم کۆڕبەندە بەشدارین نزیک بە 15 گەنجمان ساز بۆخوا لە کوڕان 15 گەنج وەرگیرا و ئیتر لێرە ئامادەی لەم 15 کەسە وا بڕیارە ئەم شەو خوا پشتیوان بێت ئەم دەرفەتەمان پێ بدرێت و تا ئەستێکی زۆر باش ئامادەکاریمان کردەوە بۆی کەوە نوێنەرایەتێکی باشی کورد بکەین و هەمیش ئەو کەسایەتیانەیەکەوە هەمانە بەدەریان بکەین یاخود بیان ناسێنین کاتر بۆ وڵاتان و بە کورد بە شێوەیەکی گشتی بە هەر وڵاتەکەی دەوروبەرمان بناسێنین کە کورد هەیە و مسلمان کوردستان ڕێکێکی زۆر باشیان هەیە کە بەشێک لە وڵاتانە ئێمە قسەمان لەگەڵ دەکەن بەداخەوە هەر پێیان وابوو کەەوە کورد دوورە لە ئیسلام دوورە لە مسلمانەتی دوورە لە کۆمەڵێک ئادابوو ئیسلامەتی ئیتر کە ئێمە ڕۆژانە دەکەینە گفتوگۆ لەگەڵیان ڕوئایەکی زۆر باشتر یاخود زۆر جیاوازتر لەوەی کە لە ڕابردوویان دەکردەوە کە گەنجانی کورد ملتەزیم نین یاخود زۆر ڕوو لە دینین وەکارەکەی چی بوو بۆ وا بیریان دەکردەوە کاری میدیایی ئێمە بوو ئای کردو کە ئەوان وا تەسەوڕکەن کە گەنجانی دیندار و لە خواترس و پەروەردەکراومان نیەت؟ کاک دانیال بەشێک دەگەڕێتەوە بۆ ئەو ڕوئیە یعنی ئەعلامیەی کەەوە ڕابردوو وای کرده بوو بە شێوەیەکی خراپ ناوبانگی کوردستان ڕۆیشت بوو و ینی ئەو کەسانەیشی کە ینی لە سەرزاری ئەوان ئەگەر بە بەشێک لەو کەسانەی کە ناوبانگێکی گەورە و یاخود ناوبانگێکی زۆریان هەیە کەسانێک بوونە لە چەپ یاخود لە علمانی بوون نزیک بوونە نەک لە ئیسلامی بوون. هەرچەندە ئێمە لە کاتی گفتوگۆکان ناوی کۆمەڵێک عالم و زانای کوردمان پێدەگوتن و ئەوانیش دەیان ناسین لە نمونەی ئەوانە دکتۆر عەلی قەرەداغی کە یەکێکە لە عالمەکانی کورد و ئێستادا کاریگەریەکی زۆر باشی هەیە و ساز بەخوا لە ژیان داماوە کە ئەوانیش باش دەیان ناسی و چەندین مامۆستای دیکە لە نمونەی مامۆستا سعید نەورەستێ یاخود سڵاحەدینی ئەیوبێ و چەندانی دیکە ئەو قەناعەتیان بۆ دروست دەبوو کە بەڵێ هەیە بەڵام نەیان دەزانی بەو ڕێژەیە بەو ئاستێ بۆ ژمارەیە کە مسلمان و گەنجی ملتەزیمی کورد لە نێو کوردستاندا هەیە ساز بەخوا ڕۆژانە ئێمە ئەو ڕوئیایە بەگوێی نەتەوە جیاوازەکاندا دەین دەبووەوەی کەوە لە کوردستاندا هەیە. کاک ئیدریس ئەم کۆڕبەندە دوجار لە دوای تەواوبوونی چی لە هەگبەیدایە بۆ گەنجان لەسەر ئەرزی واقع لە وڵاتە جیاوازەکان کە لە ڕێی نوێنەرەکانیانەوە لەو کۆڕبەندە ئامادەن دوایەوەی کۆڕبان تەواو ئێوە گەڕێنەوە هەرێمی کوردستان ئێوە چی لە هەگبەتانایە بۆ گەنجانی هەرێمی کوردستان لەسەر ئەرزی واقع؟ کاگانە ئامانزەکە هەموو ئامانزەکە ئەوەیەکەوە ئەو گەنجانەیەوە لە وڵاتە جیاوازەکانەوە بەشداریان کردووە بە تایبەت لە کوردستان کاریگەری دروستکەن و ئەو جۆرە کاریگەری کە باز دەکرێت یاخود ئەو کاریگەریەکەوە ئامانجە بە ئاراستەی باشترکردن و ئیسلاحکردن چارەسەرکردنی کێشەکانی کۆمەڵگایە
یعنی ئێمە لە هەر ڕوئیایەک بە هەر ئاراستەیەک ئێمە ئەگەر هەر بابەتێک بخوێنین بە وردەکاریەوە دەیخوێنین بۆ ئێمە بتوانین لە داهاتوو یاخود لە کێگەڕینەوە کۆمەلگاکەمان ئێمە کۆمەڵێک چارەسەرمان پێوێ بۆ کێشەکان ینی لە ڕابردوودا ئێمە کە کێشەیەکمان بکەین ئەوە بە دنیایەوە ئێستا چارەسەرەکەمان وەرگرتووە یاخود ئەگەر ئێمە لە ڕووی ئەعلامیەوە یاخود لە هەر ڕوویەکی دیکە و کارکردنەوە نەمانزانی بێت چۆن کار بکەین بەسەراحەت ئێستا چۆنیەتی و ئامرازەکانی کارکردن و پێداویستەکانی کارکردنمان بۆ ڕوون بووەوە کە ئەمەش خۆی لە خۆیدا شتێکی گرینگە لە هەر کارێک کە دەیکەی زۆر جاری وا هەیە نازانی چۆنیەتی ئەنجامدانی کارەکە نازانی یاخود ئەزمونت نییە یاخود لەلایەکی دیکە لە کاتی کارەکە تووشی کۆمەڵێک گرفت و بەربەست دەبی بەڵامی تر لەم کۆڕبەندە کۆمەڵێک لەم چارەسەرانە و کۆمەڵێک لەم بەرچاوڕوونیانە دەخرێنە ڕوو بۆ گەنجان بۆی بتوانن لەنێو کۆمەلگاکەی خۆیاندا کاریگەری زیاتر دروستکەن لە هەر تاکتێک لە تاکتیکانی کۆمەلگاکەی خۆیان ڕێنەوە پێشکەشکارێکی ئێمەش لەگەڵ ئێوەیە مردینەوەنە داوامان کرد وڵایە کاک دانیار دەنجی جنابەت باشی ناگاتە من ئەگەر دووبارێکی ئێوە سپاس دەکەم ئاماژەم بەوە کردوتم پێشکەشکارێکی ئێمەش لەگەڵتانە خاتوۆنیا لەگەڵ ئێوەیە کە ئەگەڕێنەوە ئەوە یەک دووەم بەخوا بە دەرهێنەر ماون دیزانی لە چه شارێکی هەرجوا بینینەوە بە تۆشمان لە ئەوڵمان لە چ شارێکی تورکیای ئەوەشمان پێ بڵێ زگاری بەڵام وەڵام شارەکەەوە ئێمە لە دوورکی ئەڵۆزین لە وڵاتی تورکیا دەوروبەرەکی لە نزیکە لە تورکیاوە و دەوروبەرەکەشی ئاوە زیاتر بە شارۆچکەی ئەڵۆڤا ناسراوە ئەم دورگەیە و لەبارەی خاتوهۆناشەوە من بەسەراحەت سەرەتا نەمزانی بوو کە بەشدارە دواتر کە پۆستێکی فەیسبووکی کردبوو من لەوێ کە زانیم دوایی پیرۆزایی و دەستخۆشیم لێ کرد کە بەسەراحەت بابەتەکە بابەتێکی کاریگەرە و ڕەنگە بۆ بەشداریکردن هی خانمان ماوەکەی کەمتر بێت کە پێما بێت لە 10 ڕۆژ هی ئەوان کۆتایی پێدێ بەڵام هی کوڕان تاوەکو 18 ڕۆژ بەردەوامی دەبێت هەردووشیان لە 4 مانگەستیان پێ کردووە لە 14 مانگی خانمان کۆتایی پێدێ و لە 10 مانگیش هی کوڕان کۆتایی پێدێ کابووە بڕیارە ئاهەنگی کۆتایی لەم ڕۆژە دەستخۆش کاگیدریس لە کۆڕبەندی گەنجان لە تورکیاوە لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین سپاس بۆ زانیاریەکان بەو هیوایی کە گەڕایتەوە بە هەکبەیەکی پڕۆ بگەڕێتەوە و سوود و قازانجی ئەو کۆڕبەندەش بە گەنجان و لاوانی چواردەوری خۆت و هەرێمەکەی خۆت بدەی ئینشەڵڵا